چیرۆکی ئەو مەیمونەی پلەی عەریفی هەبوو لە جەنگی یەکەمی جیهانیدا. لە مێژووی جەنگەکاندا گەرچی بە ژمارەی بوونی مرۆڤ ئاژەڵانیش بەشدار بوون بە تایبەت لەو جەنگانەی ئەسپ بەکاردەهات، لە دواتردا سەگ وەک ئاژەڵێکی بۆنکار و بەهێز بەشداری پێکرا لە هەندێک جەنگ و دۆزینەوەی شوێن پێ. بەڵام ئەمانە هیچی نەبوونە ڕۆزەف، واتە نەبوونە پرسی گەرم و گرنگ کە لە پەڵ ستایشکردن وەک مرۆڤ بەشداری کێبڕکەی پلەی عەسکەری بکات. بەڵام ئەم هاوکێشەیە بە مەیمونێک پێچەوانە دەبێتەوە کاتێک پلەی سەربازی وەردەگرێت و بەشداری جەنگ دەکات. لەسەر وەختی جەنگی جیهانی یەکەم ئەلبێرت مار وەک سەربازێکی بەشدار لە جەنگی یەکەمی جیهانیدا لە ساڵی 1950 پەیوەندی بە سوپاوە دەکات. بەڵام خۆی بە تەنها نییە، لەگەڵ خۆیدا مەیمونێک دەبات و ڕێکارەکانی بۆ دەگرێتە بەر. ئەلبێرت و ئاشنایەتی لەگەڵ ئەم مەیمونە دەگەڕێتەوە بۆ ئەو ساتەی کە ئەلبێرت بە بەردەم باخچەیەکدا دەڕوات لە ئەفریقا و لەوێ چاوی دەکەوێت بە مەیمونێکی جێما و لەگەڵ خۆیدا دەیباتەوە بۆ ماڵ و دواتر دەبنە هاوڕێی یەکتری و پاشە ناوی دەنێت جاک. ئەلبێرت و جاک بە یەکەوە بەشداری سەنگەرەکانی بەرگری دەکەن. بە جۆرێک ڕاهێنان بە جاک کرا لە کاتی تێپەڕبوونی ژەنەراڵ و مارشاڵەکانی جەنگدا بەڕێکی لە بەردەمیاندا دەوەستا و سڵاوی سەربازی دەکرد. ئەلبێرت و جاک بە یەکەوە لە جەنگی خەندەقەکانی فەڕەنساش بەشداریان کرد و لە لیستی سوپای پیادەڕەو بوون بەهۆی بۆنکردن و جوڵە خێراکان و ئەوکات گەیشتنی بە هەندێک شوێن کە سەخت بوون و سەربازی تر لە مرۆڤەکان پێی نەدەگەشت، وای کردبوو شکۆی ئەو مەیمونە واتە جاک بەرز ڕابگیرێت. بەڵام لە جەنگێکدا بە سەختی بریندار دەبێت و بەوەی سەختی برینەکەی جاک قاچێکی لەدەست دەدات. دوای ماوەیەک لە چاکبوونەوەی ئەلبێرت لەگەڵ خۆی دەیهێنێتەوە ڕیزی سوپا. دواتر و دوای تێپەڕبوونی ماوەیەک پلەی عەریفی سەربازی پێدەدرێت. دوای تەواوکردنی خزمەت لە ڕیزەکانی سوپا خانەنشین دەبێت و ڕێزلێنان و مەدالیای ئازایەتی پێدەبەخشێت. جاک تا ساڵی 1921 لە ماڵی ئەلبێرت دەمێنێتەوە و هەر لە هەمان ساڵدا وەکو عەریفێکی خانەنشین کرا و کۆتایی بە ژیانی دێت و دەمرێت.